دووبارە سڵاتان لێبێ. ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دوم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە شاری هەولێرەکەم هەڵبەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یاسای باری کەسێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کرا. ئەمەش مشتومڕێکی زۆری لێکەوتەوە هەڵبەت بۆ پێی کە ئەم یاسایە یاخود هەموارکردنەوەی ئەم یاسایە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێخۆشکەرە بێت بۆ هاوسەرگیری پێشوەخت بە تایبەت کچان و کوڕانی تەمەن 9 ساڵ کە ئەمەش کاریگەری ئەرێنی لەسەر کۆمەلگا ئەبێت ئەگەر ئێستاژنا لە داهاتوێکی نزیکدا هەڵبەت لە دوای پرۆسەی ئازادی لە ساڵی 2023 بە پێی ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە جیابوونەوەی هاوسەری کاریگەری خراپی هەبووە جیابوونەوەی هاوسەری بەردەوام لە زیادبووندایە پەسەندکردنی ئەم یاسایەش کاریگەری خراپی ئەبێت لەسەر ئەوەی کە پرۆسەی جیابوونەوە زۆرە بێت. بە سوپاسەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز عەزەدین عەبدوڵڵام لەگەڵایە ڕاوێژکاری یاسایی لە بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی دژی ژنان و خێزان لە کوردستان. کاک عەزەدین بەیانیت باش. بەیانی باش، زۆر سپاس بۆم دەرفەت. زۆر سپاس. کاک عەزەدین با سەرەتا لەوە دەست پێ بکەین پەسەندکردنی ئەم یاسایە چ کاریگەریەکی بێ بۆ سەر کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی گشتی؟ زۆر سپاس. تەمان یاسای باری کەسی وەک معلومی زەنابتانە یاسایە کە 65 ساڵە لە عێراق دەرچۆ و کاری پێ دەکرێت. یاساکەت یاسایەکی تایبەتە یاخود با بڵێن پەیوەستە بە هەموو تاکەکانی کۆمەلگا و هەموو خەڵکەوە لە بوارێک نییە کە بەداخەوە بۆ پیشێکی تایبەت یا بۆ ئەرشێکی تایبەت. بۆیە کاتێک کە مرۆڤ تەنانەت کە کۆرپەڵەیە لە زیدایکی تاکو لە ژیاندا ماوەی دواتریش تاکو دوای مردنیشی کە با بڵین ئەوەی کە پێی دەوترێت سەرەت و سامان و میراثیەکەیدا بەش دەکرێت. ئەم یاسایە پەیوەست و پەیوەندیدارە بە هەمومانەوە بۆ ئەو بابەتانە. بۆیە هەموارکردنی ئەم یاسایە بێ بە شێوازێک بێ کە ئاشتەوایی کۆمەڵایەتی نەخاتە مەترسیەوە، یاسایەک بێ پتە و ڕەسین بێ بۆی هەمووان بتوانن ئەرکومافەکانی خۆیان لە چوارچێوەیدا فراهم کەن تا ڕادەیەک یاخۆت بڵین تا ئاستێکی زۆر باش بە تایبەتی لە ناو خێزانەکان دادپەروەری و یەکسانی لە ئەرکوماف لە بینی تاکەکانی بێنێتە دی. بۆیە هەموارکردنەوەی بەم شێوەی ئێستا تەمان لەم ساتێک کە لەگەت زەنابێت ئێمە هەموو توێژەم ئەم قسە دەکەینە سەرم بابەتە هێشتا لە وەقایعی عێراقی بڵاو نەبووتەوە کەواتە هێشتا نەبووتە یاسا، بەڵام هەموارەکە لە پەرلەمانی عێراقی پەسەند کراوە ئێستا ئاراستە کراوە بۆی ئیجراعاتی پێویست زۆرجێ بێتە قانون. کاتێک کە دەبێتە قانون بێگومان کاریگەری زۆر خراپی دەبێت. بۆ نمونە کاتێک کە ژن و مێرد پێکەوەن دواتر یەک زیادە بنەوە بە جیابوونەوەیان لە کاتێک تەلاق دەدرێ بە پێی یاساکەی ئێستا ژن مافی ئەوەی هەیە ئەوەی کە پێی دەوترێت بە عەرەبی حەقی سوکنا مانەوە مافی نیشتە جێبوون بە پێی یاسای 77 ساڵی 1983 بە پێی ئەم هەموارە ئەم مافەی ژن نامینێت. دووەم کاتێک کە ژن و مێرد پێکەوەن ئەگەر پیاوەکە ژنەکەی خۆی تەلاق بدا بەستەمکارانە هەرچەندە ژنەکە هیچ تاوانێکی نەبێ یاخود با بڵین هۆکار یا داواکاری تەلاقدانەکە لەلایەن مێردەکە نەبێ ژنەکە مافی قەرەبۆکردنەوەی تەلاقی ستەمکارانەی نامینێ. شتێکترەیەکە کە بەڕاستی بۆ ئەو خاتونانەی کە سەرچاوی داهاتی خۆیان نیە بژێوی خۆیان نیە اعتیمادیان لەسەر خۆیان نیە وەکو نەفەقا هەرچەندە بە پێی قانون و بە پێی شەرع نەفەقەی ژن لەسەر مێردە لە ڕۆژی گرێبەستی هاوسەرگیری و ئەم یاسایە بەداخەوە ئەو نەفەقەیەش نامینێ. هەروەها طبعا داواکاریش نامینێ بۆ جیابوونەوە بە هۆکاریەوەی ئەگە مێرد نەفەقە یا بژێوی نەداتە ژنەکەی خۆی. کەواتە تۆ لە بری ئەوەی بی ئەم یاسایە پتەوکەی ئەم یاسایە باشتر و چاکتر بکەی لەگەڵ ئەوەی کە 65 ساڵە دەرچووە لە عێراق کۆمەڵێک تێبینی لەسەر ئەم یاسایە هەیە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان هەمواری زۆر باش لەسەر ئەم یاسایە کراوە بەڵام هێشتا تێبینی لەسەر ئەم بابەتانە هەیە. بەڵێ کەواتە کاک عەزەدین سەرباری پەسەندکردنی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام مشتومڕ و ناکۆچی زۆری لێکەوتەوە لە شەقامی عێراقی. پرسیارەکەم بە دیاری کراوی ئەوەیە بۆ چوونی تۆ بۆ چوونی بەڕێستان یاخود داهاتووی ئەم یاسایە چۆنە بینی؟ بەداخەوە ئەم یاسایە کاتێک دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لە کێشەکان ئەوەیە با بڵین لێککردنەوە یان لێکجیاکردنەوە یا داترازانێک لە نێوان چینەکانی کۆمەلگا دروست دەبێت. بۆ نمونە کەسێکمان هەیە ئەگەر لەسەر ئاینزایەکی شیعی جەعفەری بێ بۆ نمونە بێ هاوسەرگیری لەگەڵ کچێک لەگەڵ خاتونێک بکات لەسەر مەزهبێکی سونی باشە ئەم گرێبەستە لەسەر ئەساسی چی دەکرێت؟ ئەگەر کچەکە و کوڕەکە یان خۆ کچەکە ڕازی نەبوو بەوەی هاوسەرگیری لەسەر مەزهب و لەسەر مدەوەنەی شەرعی بکە بەڵکو دەیەوێت لەسەر یاسای 180 بکە پێچەوانەکەشی ڕاستە. ئەمە ئێمە ئێستا دەبینین کۆمەلگای عێراقی کۆمەلگایەکی هەمە چەشنە تێکەڵە لە چ لە ڕووی ئاینەکان چ لە ڕووی ئاینزاکان بەڵام یاسای 180 زاریش کە دەڵێمەوە سەرەرای ئەو هەموو تێبینەی کە لەسەری هەیە تا ئاستێک تا ڕادەیەک کۆکەرەوەی هەموو چین و توێژەکان بۆ لە بابەتە کۆمەڵایەتەکان لە بابەتە خێزانیەکان بە تایبەتیش لە بابەتی هاوسەرگیری. بۆیە
کاریگەری زۆر خراپی دەبێ کەواتە لە ئێستا بەدواوە کچێکی پەیڕەوکاری ئاینزای سونی بۆ نمونە ناتوانێت هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی پەیڕەوکاری ئاینزای شیعی بکە ئەگەر لەسەر مدەوەنەکە بێ ئەمە لە کاتێکدا ئەگەر کوڕەکە ڕازی نەبێت لەسەر ئەساسی قانونەکە هاوسەرگیری بکە بۆ بەداخەوە ئەم یاسایە کاتێک کە مدەوەنەکە بەداخۆی مە نازانانی مدەوەنەکە چی تێدایە پەرلەمانی عێراقیش نازانێت چی دەیە لە بەرەوەی تاکو ئێستا ئامادە نەکراوە بەڵام کاتێک کە ئامادە دەکرێت یەکێک لە زەرمەند یا با بڵین زەرمەندی یەکەم لەم بابەتە ژنانن لە کاتی هاوسەرگیری بۆیە ئەمانە گرفت دروست دەکات چ لە دابڕانی کۆمەڵایەتی چ لە دوورکەوتنەوەی با بڵین خەڵکی عێراق خەڵکی هەرێمەکەی ئێمەش بە تایبەتی خەڵکی سونە و شیعە لە هەموو جێگاکان هەیە وەکو پەیڕەوکاری ئاینزا بۆیە لە بری ئەوەی پتەوی یا با بڵین پەیوەندیەکانی خێزانی پتەوکە ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە بەداخەوە. کاک عەزەدین پێ دوایە کۆمەڵگەی کوردی پابەندی و یاسای بێت؟ کاتێک کە دەڵین کۆمەڵگەی کوردی ئێمە دەتوانین لەسەر هەرێمی کوردستان قسە بکەین خۆمان وەکو قەوارەیەکی دەستوری دان پێدێنرا و ئێمە چەند پاڵپشتێکی یاساییمان هەیە بۆ ئەم بابەتانە بڕیارێکمان هەیە بڕیاری 11 سیوێکی 1992 لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەمە پێش با بڵین پێش 2003 پێش گۆڕانی ئەم سیستەمی سیاسی لە عێراق دەڵێ هەر بڕیارێک یا هەر یاسایەک لە حکوومەتی ناوەندی دەرچوو ئەوەی ئەو کات مەبەستمە ئەبێ لە پەرلەمانی کوردستان جارێککەیە ڕەزامەندی لەسەر بدرێ یاسای پێدەربسێ ئەو سالە لە هەرێمی کوردستان لە چوارچێوی ئیداری و سیاسی و دەستوریەکەی هەرێمی کوردستان ئەم بڕیارەی ئەم قانوناکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە یەک دوو بە پێی بڕگەی 1 و 2 لە مادەی 121 دەستوری ساڵی 2005 پەرلەمانی هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانان تەرشیعی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەیە ئەو یاسایانەی کە لە سوڵتاتی فیدرالی کە ئێستا پەرلەمانی عێراق تەمسیلی دەکات دەردەچێ بۆی هەیە لێرە هەمواری بکاتەوە بە شێوازێک بگونجێ لەگە دامەزراوەکانی خۆی و لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە دوو سێ بەڕێز ئەمە یەکەم جار نییە یاسای باری کەسی بەم شێوازە دێتە پێش بە پێی بڕیاری 137 لە 29/12/2003 لە سەردەمی مەجلیسی حکوم طبعا هەر بڕیارێک دەرچوو بە هەڵوەشانەوەی سەرجەم ئەم یاسایە و کارکردن بە ئەحکامی فەقی شیعی و سونی بەڵام لە ساڵی 2004 خۆشبەختانە ئەم بڕیارە هەڵوەشاوە کاری پێنەکرا لەو ساش لەو کاتەشدا لە هەرێمی کاری پێنەکرا کاک عەزەدین لەبەرەوەی تۆ دەڵێ یاساکە بە هەمووی ئێستا هەموار ئەو هەمواری ئێستا هەیە معلومی جەنابتە لەسەر چەند مادەیە کراوە ئەو کاتی بڕیارەکە بە یەکجاری هەموو یاساکەی هەڵوەشاندەوە دەڵێ کار بە یاسای 1970 ساڵی 1950 ناکرێ دەگەڕێینەوە سەر پەیڕەوکردنی حکومە شەرعیەکان لە هەردوو مەزهەبی سونی و شیعی کەواتە یاساکە بە هەمووی ڕەفزکرا بۆ وەختی بەڵام بە هەوڵ و کۆششی هەموو لایەک و چالاکوانان و تەنانەت وڵاتانی شەندێک لە وڵاتانیش و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ژنان تەداخلیان کرد ئەم قەرارە هەڵوەشایەوە قەراری مەجلیسی حکوم بەڵام لە هەرێمی کوردستان بە یاسا ئەم قەرارە هەڵوەشایەوە بە یاسای ژمارە 24 ساڵی 2004 کە یاسای بەرکاربوون و یاسای باری کەسیە لە هەرێمی کوردستان لە مادەی یەکەم دەڵێ ئێمە بڕیاری 137 لە هەرێمی کوردستان کاری پێناکەین ئەگەر ئەم یاسایەش هەڵوەشێتەوە بەڵکو یاسای 1970 ساڵی 1959 وەک یاسایەکی تایبەت بە هەرێمی کوردستان کاری پێ دەکەین ئەمەی من بۆ جەنابتی باز دەکەم لە ساڵی 2004 بۆ یعنی 20 ساڵ تقریبان پێش ئێستا بۆیە هەرێمی کوردستان جگە لەمانەش پاڵپشتێکی تریشمانێ ئێمە یاسای باری کەسی یاسایەکی تایبەتە بە ڕێخستنی پەیوەندی لە نێوان هەموو خەڵکان لە چوارچێوەی هاوسەرگیری یان لە چوارچێوەی خزمەتی کەواتە هەموو خەڵکێک دەگرێتەوە هەموو هاوڵاتیەک دەگرێتەوە بۆیە ئەم یاسایە بەپێی ئەوەی کە لە دەستور هاتووە لە دەسەڵاتی حەسری سوڵتەی فیدرالی نییە کەواتە هەرێمی کوردستان نەک هەر دەتوانێت کار بەم هەموارە نەکا لە سنووری خۆی تەنانەت دەتوانێت یاسایەکی تایبەت بە باری کەسی بۆ خۆی لە پەرلەمانی کوردستان دەربکا و لە هەرێمی کوردستان کاری پێ بکات. بەڵێ کاک عەزەدین وەک ئاشکرا فشاری ناوخۆی هەیە ناڕەزایەتی لە ڕێکخراوەکان چالاکەوانان سەبارەت بە هەموارکردنەوە و پەسەندکردنی یاسای باری کەسێتی جگە لەوەش فشاری نێودەوڵەتی هەیە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئەو فشارە نێودەوڵەتیانە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی یاساکە کاری پێ نەکرێ یاخود دەستکاری بکرێ هەموار بکرێتەوە یاساکە نەک دەستکاری و هەمار بکرێت چکە هێشتا جاریش کەس دووبارەی دەکەم و هێشتان لە وەقایعی عێراقی بڵاو نەکرێتەوە هەر ساتێک بڵاو کرایەوە ئەمە بێتە پابەندی بۆ دەسەڵاتی پێش بڵاوکردنەوە و دەسەڵاتەکان دادگاکان کاری پێ دەکات بەڵام داواکردن بۆ هەموار معلومی جەنابتەوە لە ماوەی سەرەتای ساڵی ڕابردوو تاکو ئێستاش هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی تەنانەت تەحالفی 1970 تەنانەت پەرلەمانی ئەوروپا بڕیارێکی دەرکرد لە سەرم بابەتە عێراق
کۆمەڵێک التیزاماتی لە ڕێکەوتنامە و پەیمەنامە نێودەوڵەتیەکانی پاراستنی مافەکانی مرۆڤ، مافەکانی مناڵ، مافەکانی ژنان، ئەم پابەندیانە ئەبێ لە یاسا نیشتیمانیەکان ڕنگ براتەوە کاتێک دەسەڵاتی تەشریعی نەک تەنها لە عێراق لە هەرێمی کوردستانیش کاتێک کە یاسایەک دەردەچێت بە پێی دەستوری عێراقی ساڵی 2005 نابێ پێچەوانەی بنەما جێگیرەکانی شریعەتی ئیسلامی بێ لە هەمان کات نابێ پێشێری دیموکراسی و پێشێری هەموو ئەو التیزاماتە نەبێ کە عێراقەتی لە چوارچێوە نێودەوڵەتیەکان بۆیە بێگومان کاریگەری دەبێ بەڵام کارپێنەکردنی من لە ڕۆ قانونیەکە بۆ جەنابەت باز دەکەم کارپێنەکردنی یا ڕەتکردنەوەی کاتێک کە بۆ یاسا دەسەڵاتی قەزایی دادگاکان ناتوانن ڕەتی بکەنەوە دەتوان کاری پێ بکەن بەڵام ئەوەی کە گرفتە گەورەکە دروست دەکات بەداخەوە لە دوای جێبەجێکردنی قانونەکەیە کە لێنەکان دەردەکەون کێشەکان دەردەکەون کە تۆ پێت دەڵێ مدەوەنەیەکی شەرعیت بۆ دەنووسمەوە لە خلاری 4 تا 6 مانگ ئەو مدەونە شەرعی کە دەنووسێتەوە بەپێی ئاینزای جەعفەری یاخود بەپێی ئاینز ئەمە گرفتەکە لێ دروست دەکەن نمونەیەک بۆ جەنابەت دێنمەوە ئەگەر لە چوارچێوەی با بڵین مەزهەبی شیعە بێ لە چوارچێوەی مەزهەبی شیعی جەعفەری بێ باشە پەیڕەوکارانی ئاینزای شیعی تەنها یەک ئیمامیان هەیە نەخێر ئەو 12 ئیمامە هەیە هەر هاوڵەتیەک لەم عێراقا پەیڕەوکاری مەزهەبی شیعیە بۆ نمونە ئیتباعی ئیمامێک دەکات یا با بڵین باوەڕی بە ئیمامێکەیە کە بەم شێوازە فقەکەی خۆی ڕێخستووە ئەو مدەوەنەیە کاتێک کە دێتە پەرلەمان و دەنجی لەسەر دەدرێ کامیان پەسەند دەبێ یا با بڵین بەواتایشتر کامیان باڵاتر دەبێ کامیان ڕنگدانەوەی دەبێ لەناو ئەم مدەوەنەیە دواتر لە دادگاکان کاتێک کە خەڵکێکی عوام دێ گرێبەستی هاوسەرگیری دەکات یا مافێکی هەیە لە چوارچێوەی یاسای باریکەسی ئەم مافە چۆن وەردەگرێتەوە چکە دادوەرەکان بەڕاستی بەڕێز دادوەرەکان دەسەڵاتی ئەوەیان نیەت ئیتر لە دوای ئەمە ئەو دوو مادەی کە هەموار کراوەتەوە ئەو چەند مادەی هەموار کراوەتەوە دەسەڵاتی ئەویان نییە بە 1970 حکوم بکەن ئەگەر لایەنەکانی کێشەکە یان ئەوانی کە دەیانوێ گرێبەز بکەن بۆ خۆیان داوا بکەن مدەوەنەی شەرعیەکەیان لەسەر پێڕۆ بکرێتەوەتە گرفتەکە هەر بۆ خەڵک نییە ئەوەندەی زیاتر گرفتەکە بۆ دادگاکان و بۆ کێشێ بۆ ئەوەیە تۆ لەبری ئەوەی بێ کێشەکان چارەسەرکەی بەداخەوە کێشەکان فراوانتر و گەورەتر و قوڵتر دەبنەوە. باشە کاک عەزەدین بابەتێکی گرنگتر و هەستیارتریش هەیە ئەوش ئەوەیە ئەم یاسایە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئاسایشی کۆمەلگا بێگومان ئاسایشی کۆمەلگا و ئاسایشی کۆمەڵایەتیش دەخاتە مەترسیەوە وەک گوتم تۆ دابڕانێک دروست دەکات لە بینی چین و توێژەکان ینی کوڕێکی شیعی ناتوانێت کچێکی سونی بێنێ بە پێچەوانەوە کوڕێکی سونە ناتوانێت کچێکی ناتوانێت مەبەستم نەک لە ئەنجامدانی پرۆسەکە مەبەستم لەو ئیلتیزاماتانەی کە بۆی دروست دەبێت بۆ نمونە ئەگەر کەسێکی شیعی دیسان بە نمونە بێنینەوە یەکیان کوڕێکی هەیە ئەوێ کچی ئەوەی تریان بخوازێ لەم پرۆسەیە کاتێک کە دەیە کوڕەکە مدەوەنەی شەرعیەکە هەڵدەبژێرێ تەبان کوڕەکە قازانج دەکات بۆ وتمان حەقی سوکنای نامینێ مافی تعویزی تەلاقی تەعەسوفی نامینێ حەقی نەفەقەی نامینێ حەقی حەزانش بەداخەوە بە پێی مدەوەنەکە چەندە لێرە مادەی 57 لە قانونەکە دیاری نەکرای لە هەرێمی کوردستان خۆشبەختانە بڕگەی 4 مادەی 57 بە قانونی 6 لە 2015 زۆر بەباشی شی کراوەتەوە هەموار کراوەتەوە لە عێراق کێشە لەسەر مادەی 57 کە پێی دەوترێ حەزانە دایانی بەڵام لێرە لە مدەوەنەکە دەڵێ مناڵ یا دایک بۆی هەیە مناڵ تا 7 ساڵان لە لای دایک بێ بەڵام بە مەرجێک ئەگەر دایکەکە هاوسەرگیری نەکاتەوە ئەگەر هاوسەرگیری بکاتەوە لە ساتە وەختی دوای جیابوونەوەی لە مێردی یەکەمی منداڵەکەی لێ وەردەگیرێتەوە ئەگەر نە لە دوای 7 ساڵی ئەبێ مناڵەکە بدرێتەوە بە باوکی ئەمەش یەکێکی ترە لەو گرفتەکان بەڵام ئەوەی کە گرفتە گەورەتر لە ینی پرسیارەکەی جەنابەت زیاتر بچینە سەر ئەوە ئێمە شتێکمان هەیە لە پێی دەوترێ ڕێگریکردن لە هاوسەرگیری لە دەرەوەی دادگا مادەی دا بڕگەی 5 ئەم مادەی دێ بەرگەم 5 لەم هەموارەی ئێستا کە پێشنیار کراوەتەوە تەنان ئەم مادەی هەڵوەشاوەتەوە یاخود با بڵێن نەماوە چۆن کەسێکمان هەیە لە هەر جێگایەکی ئەم هەرێمی کوردستان و عێراقە ئەگە بێوێ هاوسەرگیری بکە بە مەرجێک هاوسەرگیریەکەی ئەو کچەی کە هاوسەرگیری لەگەڵ دەکات یا کوڕەکە تەمەنیان لە سەر و هەژدەش بێ ینی تەمەنی یاسایش بێ بۆ هاوسەرگیری یا ئەو دوو حاڵەتە ئیسیسنایی کە هەمانە حاڵەتی ئیسیسنامان ئێمە دوو لە هەرێمی کوردستان هەر کەسێک تەمەنی 15 ساڵی تەواو کردبی ینی بگەیشت بێتە 16 ئەگەر ئەو پەڕی پێویستی لە ئارا دەبێ بۆ هاوسەرگیری بەر لە ڕەزامەندی سەرپەرشتیارەکەی وەلیەکەی دادوە ڕەزامەندی دەدا هاوسەرگیری بکە حاڵەتی دووەم ئەگەر 16 تەواو کرد بێواتە 17 ساڵ دەتوانێت لە ڕێگای محکەمەوە داوای هاوسەرگیری بکە و تەواوکردنی 18 ئەوە بۆ هەمووانە بۆ عێراق و هەرێمی کوردستان بەڵام لە عێراق دەڵێ ئەگەر 4 تەواو کردبی ینی گەیشت بێتە 15 و 15 تەواو کردبی ینی گەیشت بێتە 16 ینی 2 ساڵ لە تەمەن گچکەترە ئەمە لە مدەوەنەکە هاتووە دەڵێ مەجلیسی علمی شیعی یان سونی
با بڵین ئەوانی کە پەیڕەوکارەکانن دەڵێ پابەند دەبن لە مدەونەکەی خۆیان کاتێک پێشکەشی پەرلەمانی عێراقی دەکەن نابێت دەستکاری تەمەنی هاوسەرگیری بکەن دەبێت پابەندی مادەی هەشت بن مادەی هەشت بوو ئەمەم کە بۆ جەنابەتم باس کرد بەڵام گرفتەکە یان کێشە کۆمەڵایەتیەکە یان مەترسیە کۆمەڵایەتیەکە لە چی دروست دەبێت تۆ لێرە دەڵێ ئەبێ مدەوەنەکە ئەمەی تیابێ بەپێی مادەی هەشت تۆ تەعامل لەگەڵ ئەم کەیسانی هاوسەرگیری بکەی 15 و 16 بێ باشە بەڵام دەڵێ هەر کەسێک لە دەرەوەی دادگا ئەگەر هاوسەرگیری کرد نە سزای لەسەرە نە کەسەکە سزا دەدرێ ئەگەر کاتێک ژنەکە و پیاوەکە هاتنە بەردەمی دادگا دادوەر بۆی نییە ئەم هاوسەرگیری ڕەت بکاتەوە سزایمدا ئەبێ پەسەندی بکە کەواتە ئەو مەترسیەی لە نێوان لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدینین چالاکوانان یاساناسان تەحالفی 1970 هەموو ئەوانی کە با بڵین ناری هەمواری ئەم یاسایە بوون ئەوەیە ئەمە تۆ لەسەرەوە پابەندیە کۆتێک مەرجێکت داناوە بەڵام لە خوارەوە هاتووی دەواازەیەکی زۆر فراوانت کردوەوە بۆ کەسێک هاتووە بۆ نمونە ئەمڕۆ دادگامان هەیە کە ئەم یاسایە سوتە بواری جێبەجێکردنەوە کەسێک هاتووە هاوسەرگیری لەگەڵ کچێکی 10 ساڵ و 12 ساڵ کردووە کچەکە دەڵێ بەڵێ من هاوسەری ئەم پیاوەم دادوەر بۆی نییە سزای پیاوەکە بدا بۆی نیە ئەم گرێ بەستەش ڕەت بکاتەوە بێ ئەبێت بە بەڵگەی بکە کەواتە تۆ لەلایەک کۆتت داناوە بەڵایەک دەواازەیەکی گەورەت کردەوە بۆیە جگە لەوەی کە لە سەرتاوە جنابەت لە پێشەچێکە باست کرد جگە لەوەی کە حاڵەتەکانی تەلاق و جیابوونەوە زیاد دەکات کێشەی کۆمەڵایەتی دروست دەکات کێشەی دەرونی دروست دەکات مردنی پێشوەختەی دایکان دروست دەکات ینی با بڵێن ئەوەی کە کێشە بۆ وەچەخستنەوە و دووجانی ژنان دروست دەکات ئەمانە گرفتی تەندروستی لەوانەیە پسپۆری و تایبەتمەنی من نەبێ بۆ جەنابەتی باز بکەم بەڵێ بەڕێز عەزەدین عەبدوڵڵا ڕاوشکاری یاسایی لە بەڕێوەبەراتی گشتی توند و تیژی دژی ژنان و خێزان لە کوردستان سوپاس ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن